لە ئێستادا 12مین فستیڤالی فیلمی کوردی لە هامبورگ بەڕێوە چیە و بگومان لە دۆم ڕۆژی 12مین فستیڤالی فیلمی کوردی لە هامبورگ تێدا چەندین پانێڵ پێشکەشەکرێت یەکێک لەو پانێڵانە یاخود یەکەم پانێڵ لەسەر ڕەوشی سینەمای کوردی و ئاستەنگەکانی بەردەم سینەمای کوردی ساز کرابوو و بێگومان زۆرێک لە پانێڵەکانی تریش کە هەریەکەیان لەژێر ناونیشانێک و هەریەکەیان باسییان لە یەکێک لە ڕەگەزە تایبەتەکانی سینەمای کوردی ئەکرد و جگەلەوەی کە هەر لەو فستیڤاڵەدا چەندین فیلم نمایش کرا و چەندین فیلمی دۆکومنتاریش نمایش کرا قسەی زیاترەکەم لەسەر فستیڤاڵەکە و لەسەر پەنێڵەکان بە میوانداری زۆر بەڕێز ڕەوەن جەواد کە ئەندامی فستیڤاڵی فیلمی کوردیە لە هامبورگ کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمە بێت کاک ڕەوەن سڵاوت لێبێ ئەم کاتت باش. سپاس بۆ تۆ. بەڵێ یەکەم پرسیار با بۆ دەست پێ بکەم چالاکیەکانی 12مین فستیڤالی هامبورگ بۆ فیلمی کوردی چۆن دەستی پێکرد و چەند فیلم بەشداریان کرد و زیاتر گرنگی بە فیلم درابوو یاخود سازکردنی پانێڵ. بەگەشتی لە 12 فستیڤالی کوردی هامبورگ ئەو ساڵ گرنگی زۆر بە فیلمە کوردیەکان دراوە لەگەڵەوەشە منداڵانمانشمان بیر نەکردووە ئەو ساڵ دیسان 4 تا 5 فیلم بۆ منداڵانشمان هەیە کە نمایش دەکرێتن لە فستیڤالی 12مین فستیڤالی کوردی هامبورگ. دواتر ئێمە وەخت کاتی خۆی لەلمان کردبوو بۆ فیلمێکی زۆرمان بۆ هاتبوو لەو هەموو فیلمە تەنها 43 فیلممان هەڵبژاردەوە بە کورتە فیلم و بە فیلمی دیکۆمنت و کورتە فیلمەکان لە سلێمانی هاتوون لە ڕۆژهەڵاتی ئێران هاتوون لە باکوور و لە ڕۆژئاوا چکە ئێمە ئەم ساڵ نووسینێکمان نووسی بوو کە 4 پارچە و 1 سینەما لەژێر ناوی ئەوە فستیڤاڵمان بەڕێوە بردووە. بۆیە ئەمڕۆ سێم ڕۆژی فستیڤاڵە کۆمەڵی فیلم نمایش بوون یەک لەوانە 3 کورتە فیلمی شاری سلێمانی خۆشەویستی تێدایە یەک لەوانە شاخەوان عەبدوڵڵای دەرهێنەر کە فیلمێکی تازەی بەرهەمێناوە کە ئینتاجی بەڕێوەبەتی سینەمای سلێمانیە یەک لە گەنجەکانی شاری سلێمانی سروش حەبەڕەش کە ڕووم 217 کە فیلمێکی تازەیەتی کە کۆمەڵی فستیڤالی تریش ڕۆیشتووە بەش جاری کردبوو لە فستیڤالی کوردی هامبورگ کە 12مین فستیڤاڵە ئەمڕۆ نمایش کرا. ڕێکار بەرزانیش کە لە شاری سلێمانی فیلمی ناردبوو ئەمڕۆ فیلمەکەی نمایش دەکرێت. ئێستاش لە هۆڵی 3001 فیلمەکان بەردەوامی هەیە و نمایش بەردەوامە. زۆر باشە. ئەو پانێڵەکان لەسەر چی بوون؟ بابەتەکانیان لەژێر چ ناونیشانێک بوون جگە لەو پانێڵی کە من ئاماژەم پێ کرد؟ بەڵێ پانێڵی دوێنێمان کە لەسەر یەکەم پانێڵ بوو لەسەر کۆمەڵێک گرفتی بەردەم سینەما و فیلمسازانی هەر 4 پارچە بوو کە ئایا بۆچی فیلمسازان بیر ناکەنەوە هەمیشە فیلم بۆ بینەر دروست ناکەن و تەنها فیلم بۆ یەک لە خاڵەکان بوو کە فیلم بۆ فستیڤال دروستەکەن و بیر لە بینەریش ناکەنەوە لە کۆمەڵگای خۆیان ناکەنەوە کە پێویستە بینەر کۆکەنەوە لە سینەمای کوردی و لە هۆڵەکان ئاشتکەنەوە بە بینەری کوردی بۆ فیلمەکان ببەنە ناو هۆڵەکانی سینەمای سلێمانی یان هەولێر یان دۆپ و هەر 4 پارچەی کوردستان. گرنگی گرفتێک لە گرفتەکان ئەوە بوو کە هەر 4 پارچە کۆمەڵی میوامان هەبوو لە هەر 4 پارچە فیلمسازان یەک لەوانە شەوکە دەمین کۆرچی هیشام لە باکوور هیشام بایدەمیر لە باکوورەوە میوان بوو ئیبراهیمی سەعیدی لە ڕۆژهەڵاتەوە ئەکرەم عیدۆ لە ڕۆژئاواوە میوان بوو کە قسەیان لەو بابەتەوە کرد. بەیانی دووەم پەنەڵ دەست پێ دەکاتن کە بابەتێکی زۆر گرینگە و پەنەڵەکە باسی ئەسکیف دەکات کە ئەسکیف یەک لە شوێنەوارە گرنگەکانی باکوورە دەبێ ئێمە لە ناوی نەبین یان ئێستا تورکیا ناوی بردووە و ژێر ئاوی کەوتووە کە دەبێ ئەو شوێنەوارانە بۆ بێلینەوە کە سینەماکاران سوودی لێ ببینن
هونەرمەندان سوودی لێ ببینن بۆ ئەوەی وەکو شوێنەوارێکی گرنگی کوردی لە باکوور کە حەسکیفە بەیانی لە پەنەڵی دووەم باس دەکرێتن لە سەعات دوای نیوەڕۆ دەست بە پەنەڵی دووەم دەکرێتن بەیانی. بەڵێ سوود و گرنگی سازدانی پانێڵ یاخود ئەو توێژینەوانە یاخود ئەو بابەتانەی کە لەگەڵ بەڕێوەچوونی فستیڤالەکاندا بە تایبەتی ئەو فستیڤالە تایبەتانەی کە بۆ سینەما و گرنگیدان بە هونەری سینەمای کوردی و پێشکەشکردن و نمایشکردنی فیلمی نوێدیە گرنگی سازدانی پانێڵەکان لە چیایە؟ فستیڤالی فیلمی کوردی لە هامبۆرگ لە ئەڵواتە ئەڵمانیا کە فستیڤالێکی تریشێ لە بەرلین کە فستیڤالی بەرلینی کوردی کە هەموو ساڵێ دەست پێ دەکاتن پێش فستیڤالی هامبۆرگ دەست پێ دەکات خۆی ئەم فستیڤالە گرنگی لەوەیە کە ئێمە بۆ کللتوری کورد و فیلمی کوردی نیشانی ڕەوەندی کورد بدەین لە ئەوروپا و کە ئەوانیش بێبەش نەکەین لەوەی کە فیلمی کوردی ببینن کللتوری خۆیان و فیلمی سینەمای کوردی خۆیان لە بیر نەچێتون تا هەمیشە نەچنن بە فیلمی بیانەکان ببینن بۆ ئێمە ئەو فستیڤالەمان دروست کردووە 12 ساڵە ئەم فستیڤالە ئەم ساڵ کۆمەڵی بینەر جگە لە بینەری ڕەوەندی کوردی لە ئەوروپا بینەری ئەڵمانیشێ لە هەموو ساڵێکدا بینەرمان هەیە لە هەموو چینە توێژەکانەوە کە لە ئەوروپا ژیان دەکەن میدیای ئەوروپا گرنگی پێداوە میدیای ئێران کە چەند ڕۆژە ڕووماڵی فستیڤالەکەی کردووە لە بااشووری شەروەها سوپاس بۆ کورساتیش کە چەند ڕۆژە لەسەر بابەتە قسە دەکات. زۆر باشە چەند سینەماکاری کورد یاخود دەرهێنەری کورد لە پارچەکانی تری کوردستانەوە بانگهێشتان کردبوون بۆ ناو فستیڤالەکە ئاماژەت بەوە کرد کە یەکێک لەوانە شەوکەت ئەمین کە یەکێکە لە دەرهێنەرەکان لەو فستیڤالەدا بەشداری کردووە ئەوان بچی بەشداریان کردووە فیلمەکانیان نمایشەکەن یاخود گفتوگۆ و توێژینەوەیان هەیە لەسەر سینەمای کوردی؟ ئیسێژێنەوەیەکی وامان نییە ئەمساڵ لەسەر مەسەلەی ئەوە بەس تەنها دوو پەنەڵمان هەبوو لەبەرەوەی کە ئێمە ساڵ دوا کەوتش بووین ئامادەکاری فستیڤال پارساڵ لەبەرەوەی فستیڤالمان کرد بۆ ئۆنلاین ئەمساڵ بە شێوازێکی تر باشتر و ئەلحەمدولیلا کە میوانمان هەبوو بۆ درەنگیش کەوتین لە مەسەلەی ئامادەکاری بۆیە ئەو ساڵ جێگای بینەر بوو ئەم فستیڤالە لە هەمان کاتیشدا ئەم ساڵ خەڵاتمان هەیە بۆ کورتە فیلمەکان بۆ یەکەمین جار بۆ خەڵاتی یەکەم و دووەم و سێممان جێگیر کردووە ئەم ساڵ و ساڵی ئایندە بە پرۆگرامێکی جیاوازتر ئامادەکاری فستیڤال دەکەین و ئەم فستیڤالە بۆ ئەوەیە کە کللتوری کورد و سینەمای کوردی بناسێنین بە ئەوروپا و تەواوی بیانەکان. زۆر باشە مەرجەکانی بەشداریکردنی فیلمەکان چی بوون لەم فستیڤالەدا؟ فیلمەکان بۆ یەکەم جار لەم فستیڤالە نمایشکرانیان پێشتر نمایش کراون؟ یەکەم ڕۆژی فستیڤالەکە بە فیلمی ئیگزام فیلمی ئەزمونیش هون دەرهێنەرە شەوکە دەمین کۆرچی دەستی پێ کرد پێش فیلمەکە گۆرانی پێش پەروین چەکار دەستی پێ کرد بە گۆرانی و دوایی مۆزیکی باکوورمان داوت کرد بوو گروپێکی موزیکشمان داوت کرد بوو پەروین چەکار گۆرانی وت و لەسەر ستێج و دوایی فیلمی ئیگزام شەوکە دەمین کۆرچی دەستی پێ کرد و یەکەم ڕۆژ بوو ئەمەیان کە پێنجشەممەی ڕابردوو. بەڵێ زۆر باشە هیچ کام لە دەرهێنەرە کوردەکان کە لەوێ ئامادەیان هەبوو هیچ پەنەڵێکیان پێشکەش کرد یان هیچ گفتوگۆیەک دروست بوو لە نێوان دەرهێنەرانی پارچەکانی تری کوردستان؟ ببوورە دەنگت قەتە دەبێت داوای لێبوردن نەکەم. هیچ کام لە دەرهێنەرە کوردەکان دەرهێنەرانی هەر چوار پارچەی کوردستان هیچ کامیان پەنێڵی تایبەتیان هەبوو یاخود هیچ گفتوگۆیەک لە نێوان لەسەر ڕەوشی سینەمای کوردی لە نێوان دەرهێنەرەکاندا دەرهێنەرانی هەر چوار پارچەی کوردستاندا؟ بەڵێوە تاکید خاتون شەوکە دەمین کۆرچ کە میوانی فستیڤال بوو کە یەک لە میوانەکان بوو کە فیلمی ئەویش بە دەرگای سینەما فستیڤال ئەمساڵ بە فیلمی کاک شەوکەت کۆرچی دەستی پێ کرد و دوێنێش پەنەڵ بۆ کاک شەوکەت و کە لە باشوورەوە هاتبوو هیشام بایدەمیر لە
باکوورەوە هاتبوو لە ڕێگای سکایپیش لە ڕۆژهەڵات ئیبراهیمی سعیدی کە ئیدیتۆری فیلمی ئەزمونیش بوو لە هەمان کاتدا بەشداری کرد لە ڕێگای سکایپ و ئەکرەم عیدۆش یەک لە درێژەکانی دیکۆمنتەر دروستەکە لە ڕۆژئاوا بەشداری کردبوو لە بەرلیندا دەنیشێتن میوانی پەناڵەکە بوونەوانەوە یەکەم پەنەڵ دوێنێ دەستی پێ کرد و بە سەرپەرشتی پەناڵەکە کە سەرۆکی فیستیڤالی لەندەن فەرهان ستێرک سەرپەرشتی پەناڵەکەی دەکرد و کۆمەڵی گفتوگۆی گرنگ کرا و ئاستانەکانی بەردەم سینەما باسکرا و فیلم سازان باسکرا بوو. زۆر باشە، دەستەکانت خۆش بێ.